باسپاسە و دکتۆر سەنگەر سەرچڵ سەرۆکی سندیکای پزیشکانی ددان لە سلێمانی کە ڕاستەخۆ لە ئەستۆدیۆ لامان میوانە. دکتۆر بەخێراتی بانیت باش زۆر سپاس خۆشحاڵین دکتۆر سەرەتا باسێکمان لە مێژووی ئەم دیدارە بۆ بکە بزانین لەکەی ئەم دیدارە سەری هەڵداوە یاخۆ دەستان پێکردم دیدارە ساڵانە ساز دەکرێت. سەرەتا لە ساڵی 2007ەوە لقی سلێمانی بڕیاری ئەوەیدا کە دیداری زانستی ڕێک بخە هەڵبەتە هەموو ئەو کۆڕ و کۆبوونە و چالاکیە زانستیانە بە شێوەیەکی گشتی وەکو کۆنفرانسێک دەبینرێتەوە بەڵام ئێمە ناومانە دیدارواتە دیداری زانستی پزیشکانی ددان و سلێمانی بۆیە ناوماننا بە کورتکراوەکەی SDM سلێمانی دنتەڵ میتینگ کە مۆرکێکی تایبەتە بە لقی سلێمانی سندیکای پزیشکانی ددان. ساڵی 2017 ئەم بیرۆکەیەمان جێبەجێ کرد هەر لە گران ملیۆم هەر لە شاری جوان لە سلێمانی دواتر لە ساڵی 2019 دواتر لە ساڵی 2023 و لە دوو ڕۆژی ڕابردوو تا 12 لە ساڵی 2025 چوارەمینمان ئەنجامدا زۆر بەسەرکەوتووی و حەزی شەکەم دەرو ئیشارەتێک بم بەوە کە لقی سلێمانی لە نێوان ساڵی 2019 تا 23 کە دیداری دووهەم و سێهەمی تیا ئەنجامدرا کۆنفرانسێک ترمان کە بە ناوی ئایسمایل ئەوەش هەر لەم جۆرە چالاکیە بوو کە لەم دوو ڕۆژی ڕابردووە بەڕێوچوو بەڵام ئەمەی ئەخیر تایبەتمەندێتیەکی زیاتری هەبوو بۆ ئێمە. باش تایبەتمەندیەکانی چی بوو زیاتر لە جیاواز بێلەوانێتیکا دکتۆر؟ تایبەتمەندی دوو خاڵ بوو خاڵ یەکەمیان ڕێژەیەکی زۆر لە بەشداربووان لە کەسانی ناوخۆیی و کەسانی شارەکانی دەرەوەی عێراق هاتبوون جگە لە مامۆستا بیانیەکان کە هاتوو هەڵبەتە مامۆستا بیانیەکان لە دیدارەکانی کەشە هەر بەشدار بوون بە هەمان شێوە بەڵام ئێمە باسی بەشدار بووەکەین ئەوەی کە دێت ئەوێ زانست و زانیاری گوانەکان ببینێ مەبەستم لە مامۆستاکان نیە مامۆستاکان پاڵپش بە مامۆستا ناوخۆیەکانی خۆمان کە کەرەستەیەکی جوان و زەخیرەیەکی جوانی ئەم وڵاتن کە ئەتوانین بڵین بڕبڕی پشتی زانست و زانیاری من لێرەوە سپاسیانەکەم جگە لەوانش مامۆستا بیانەکان لە هەموو ئەو چالاکی زانستیانان لەژەر هەر ناونیشانێکا بوو بێت بەشداری خۆیانیان کردەوە بەڵام ئەم جارە ئەوە تایبەتمەندی کەی ڕێژەیەکی زۆری بەشداریکردن بوو کە ئێمە لە ماوەی 3 هەفتە ئێمە هەوڵماندا ئەو کۆنفرانسانی کە پێشووتر کراوە دوومان بۆ سێمان زیاتر خەریکی بەڵام ئێمە لە ماوەی 3 هەفتە توانیمان دیدارێکی سەرکەوتوو بکەین و تایبەتمەندێتی دووهەمی ئەوە بوو کە ئێمە گرنگیماندا بە خوێندکارانی کۆلێجە پزیشکیەکانی ددان لە سلێمانی یا لە هەر شوێنێکترەوە ئەگەر هاتبێت چونکە ئەو خوێندکارانش لە ساڵی ئایندەیە لە دوو ساڵی ئایندە ئەبنە پزیشکی ددان و پێویستە لە سیمینار و وەرکشۆپ و زانست و زانیاری سەردەمیانە بێبەش نەبەخش. دکتۆر کاتە دیدارێکی نێودەوڵەتی بووم دیدارە هەموو ئەوانی کە باسم کرد هەمووی نێودەوڵەتی بە سەر و هزار کەس بەشداری بێ قورس نییە لە شارێکی وەکو سلێمانیە ئەمە دەرخەری ئەو ڕاستیە کە زانستی پزیشکی ددان لە شاری سلێمانە لە ئاستێکی زۆر بەرزە. بێگومان من هەموو جارێک تەنانەت لە وتارەکەشما کە لە بڵین مەراسیمی کردنەوەی SDM چوارە باسم کرد سلێمانی شاری پایتەختی هونەر و کەلتورە تاوان هەموو کەلتورەکان ئەمە بۆ خۆی کە باسیەکی خۆی لە خۆیش قسە زۆر هەڵەگرێت کە باسی کەلتورە و ئێمەش وەکو خۆمان سلێمانی حەزمان لەوە هەیە کە میوانداری خەڵک بکەین و پێمان خۆشە لەوەی کە جۆش و خۆش هەبوو بێ و هەمیشە ئەتوانم بڵێم پێشەنگ بووین ئێمە لە هەموو کارەکانمانە و نامەوە بەراوردی شاری سلێمانی کەم لەگە شارەکانی تری عێراق و هەرێمی کوردستان بەڵام ڕێژەی بەشداریکردنەکەمان زیاتر بووە توانیمان ئێمە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک ئیداری ئەو هزار کەسە بدەین و هزار زیاتر بۆ تەمان بەڵام ئیداریان بدەین و هەمووی ئەتوانم بڵێم گلەیمان لەسەرنەوە یاخود ڕەنگە وردە گلەیەک هەبوو بێ بەڵام هەموو ئیشێکیش ڕەنگە تۆزەکەم و کورتی پێوت کە لە دەرەوەی ئیرادی ئێمە ڕاستی بەڵام بە شێوەیەکی گشتی فیدباکمان بۆ هاتۆتەوە بە بەردامی دەستخۆشیمان لێ ئێمەش دەستخۆشیتان دێکین هەر بەرداوام بن ئینشاڵڵا. دکتۆر بەشداریکردنی ئەم پزیشکانی کە لە دەرەوەی وڵات یاخود و مامۆستانی لەوێ کۆنفرانسوانەکانیان وتۆ تا چەند گرنگە بۆ ئاڵوگۆڕکردنی بیرروڕا لە نێوان پزیشکەکانی خۆمان و پزیشکەکانی ئەوانە و ئایا تا چەند کاریگەریە بۆ لەسەرەوەی پێشتەرەگەر پزیشکی بیستە کۆنفرانسێک یاخۆن وەرکشۆ پێشتێک ببینێت دەبوو سەردانی وڵاتێکی دیکە بکات و خەرجێکی سۆریش سەرفکە ئەمە تا چەند لەلایانی دارایەکە شۆم خەرجی گەڕانەوە بۆ پزیشکانی خۆمان لە برێوەی بڕۆنە وڵاتانی دیکە بەشداری ئەم کۆنفرانسانە بکەن ڕاستەخۆ لە نەو شارەکانی شارێکی خۆماندا هەیە. پرسیارێکی جوانە من حەزەکەم
بە دوو شێوە جواب بدەم. یەکەم لە ڕووی خەرجیەوە خەرجێکی زۆرە گەڕێتە هەمومانەزانین ئێستا من بەشداری هەر کۆڕ و کۆبوونەوەیک و کۆنفرانسە بکەم لە هەر وڵاتێک ئەزانین کە ژمارەیەک ڕقەمێکی باش ئەبێ خەرج بکەیت کەم پارەیە و دکتۆرە لە ناو کلینیکەکەی خۆیان پێی ئەکات و ماندوو ئەبێت ئەم پارەی دەست ئەکەوێ و بۆ بینینی ئەو مامۆستایە کە ئێمە هێناومانەتێرە لەسەر ئەرکی خۆمان لەسەر خەرجی خۆمان سوپاسی سپۆنسەرەکانیشمانەکەین لێرەوە دەستی ماندووبوونیان نەگوشم ئەوانش هاوکارێکی باشی ئێمە بووین هەڵبەتە ئەم ئیشەکە کراوە دەستە جەمعی بوو هەمووی بەتەنیا سەرۆکی لەخی سلێمانی و هەواڵەکانم لە ناو سندیکا و لە دەرەوەی سندیکانە بوون لە دەرەوەی سندیکاش هاوکار و پشتیوانێکی باشمان هەبوو بەرەوە پرسیارێکی زۆر باش دوروژ ئەگەرێکی خۆی حەز نەکات سەفەری وڵاتان بکە ئەگەر بێ بە تایبەتی بچێ علم و معریفەتێک بێنێتەوە بۆ خزمەتکردنی شاری سلێمانی و هاوڵاتیانی شاری سلێمانی بێگومان زۆری فەرقیانی ئێمە گەر باسی ئەوە بکەین ئەو دکتۆرەی کە هاتووە لەوێ سیمینارێکی وەرگرتووە بڕام پێ بکە هەر شانی باز نییە پارەی ناخواردنێک نییە کە نانە کە لێرە ئێمە لە سلێمانی لێمان وەرگرتووە بۆ ئیدارەدانی دیدارەکە ئێمە وەرکشۆپەکانمان بێبەرامبەر بوون حەزەکەم ئەوە باز کاتێکا لە تاوی جیهانە ئەمانە بە پارەوە هەمووی بە پارێ ئێمە لە 2023 کە SDM سێمان کرد سوپاسی زانکۆی سلێمان کە کەمپەکەی خۆیان ناخستە خزمەتی ئێمە هەموو بەشداریکردنەکان بێبەرام بەڵام ئێمە لە ئەچیتە ئوتێلێکەوە خەرجی هەیە خۆڵەکانت بەکرێ ئەیاتێ پێویستت بە ساون سیستم هەیە بە شاشە هەیە بۆ کۆمەڵێک دکتۆرمادەم باسی و هەموو سوودەگرنگی واکردبایەک ببوورە کۆسار با و پرسیارش لێ بکەم دکتۆر لە کۆتایی ئەم دیدارەدا هیچ سرتیفیکەیتێک ئەدرا بە ئەوانی کە بەشداریان لەگەڵەوەی کە ئەم هیچ خەرجیشیان ڕەنگە بڕێکی کەم بێک و باسی لێکم باسیکەم بە زۆر ینی پارە ناخواردنێک نییە لەگەڵەوە شتاوە سرتیفیکێتیان بەڵێوەرێکی کردیتی لەسەریانەوە بۆ بەتایبەتی بۆوانی کە لە خوێندنی باڵان ئەو کردیت لەسەر چکە ئەنووسرێک ئەوەندە سەعات بەشدار بۆ با بڵین بۆ ڕسیدەکەی خۆی باشترە و حەزیژەکەم ئەو پرسیارەکەت بۆ تاوەتە شتێکی تر باسکین ئێمە بەڵێ مامۆستای بیانی هاتووەتە سلێمانی بەڵام مامۆستاکانی ئێمەش لە وڵاتانی کە جێگەی دەستخۆشیە کە ئەوانی جوانیان هەیە خەڵکی بیانی گوێ لە مامۆستاکانی کوردەگرن لە دەروی وڵات دکتۆر SMD توانیوێتی ئەو زانستە نوێ و تەکنۆلۆژی نوێیانەی کە لە تاوی جیهانە هەیە لە ڕێگەی ئەم دیدار و کۆنفرانسەوە بێنێتە شاری سلێمانی بێگومان هەڵبەتە هەمومان نەزانین کە تو باسی عیلم ئەەکەی ناڵم ڕۆژانە بەڵام ئەتوانین بڵین ساڵانە پێش ئەکەوێ ئەو گۆڕانکاری بەسەرایە و ئەو ئامێر و کارستە و پێداویستانی کە لە بواری پزیشکی دانا بەکارێ یا ئەوەتە تەتەوەری پێ ئەدرێت یا ئەوەتە کۆمەڵێک شت هەیە لا ئەدرێت یا ئەوەتە کۆمەڵێک شت هەیە ئەخرێتە ناو بازاڕی کۆمپانیەکانەوە بووی بفرۆشتن و خزمەتی پێکرێت ئەلبەتە لە ئەخیرا بۆ چارەخوازەکان سوودی هەیە بەڵێ بە بەشداریکردنی دایان کۆمپانیا لە دوو ڕۆژێ ڕابردووە کەرەستە و ئامێری نوێ کە من لەوانی تران نەمبینی بوو هەڵبەت شتی دووباری تایە بەڵام گۆڕانکاری بەسەرات یا تۆکو خۆەتی یاتە باشتر بوو بەڵام ئامێری نوێی تیا بوو شتی باشتری تیا بوو ئەمانە دکتۆرەکانمان ئەیبینن کە دکتۆرەکان بینیان ئەیکڕن کە کڕیان لە ناو کلینیکەکانی خوانە بەکاری دێنن ئەمە ئێمەی چارە خواز کە ئەچینە کلینیکەکان دەمودانمان چاکەکەین بەم ئامێر و کەرەستە سەردەمیانە دەمودانمان چاکەین بۆ ئەگەر لە ڕۆژ ژێرخانی ئابووری شۆ بیری لێ بکەیتەوە چۆن خەڵکانەگەی ئەچێ بۆ وڵاتان چارەسەر وەرئەگرێ پێچوانەکەشی ڕاستە کە تۆ ژێرخانێکی ئابووری بەهێزت هەبوو کەرەستە و پێداویستی و ئامێری باشت هەبوو لە ناو شارەکەیە خەڵکەکەش ڕۆکاتە ئێرە و ئەشیبینی ئێمە لە کلینیکەکانی خۆمان لە دەروی وڵات و لە شارەکانی تری عێراق و خەڵک دێ لە سلێمانی دەمودانی چاکەکەت هەموو هۆکارەکانی ئەوەستمەوە لێ پرسم ینی لە تەواوی جیهانە کە باز لە پزیشکی ددانەکەی تۆزێک بە جۆرێکی تر باسی لێواکر ینی هەم لە ڕووی مەسرفەوە هەم لە ڕووی گرانیەوە ینی لە ئەوروپا ئەگەر تۆ نەخۆش بکەویت ڕەنگە زۆر جیاواز بێت لەگەڵەوەی کە ئەچی بۆ نەخۆشیەکی دان بۆ لای دکتۆرێکی دان هاوڵاتی تۆزەگە ترسێ جا ئەمە لە ڕێگەی ئەمزان کۆنفرانس و دیدارانەوە ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی کە بتوانن لە ڕووی نرخیشەوە بۆ هاوڵاتی بتوانن سوود ببینن هاوڵاتی لەبەری تۆ لە دوجارە ئەم هەموو خزمەت گوزاریە پێشکەش بە هاوڵاتیەکەکەی پێشکەش بە و کەسایەکی کە یە سەردانتەکە ڕەنگە ئەو کۆمپانیانی کە ئایان هێنن لێوێ و هیچ مەرجێکتان هەیە بۆیان کە نرخی جیازەکان و ئامێرەکانیان نرخێکی دیاری کراوە بێ دکتۆر بتوانێت بیکڕێ بۆی ساریش لەسەر نەخۆش بەرز نکاتەوە
بە بڕوای من بەو شێوەیە نییە چونکە ئەمە ئەگەر باسی سیارە بکەین سیارە هەیە بە $10,000 سیارێکی بە $100,000 بە دەفتەرێک و بەدە دەفتەر بەڵام هەمووشی 4 تای و سوکانێکی هەیە ئەگەر ئەم نمونەیە بێنینەوە لە کەرەستەکانی پزیشکی ددانیشە و ئامێرەکانیشە هەمان شت هەیە شەریکات هەیە شتەکانیان هەرزانەوە بەڵام ئەدای باش نییە کوالیتی باش نییە بەڵام شەریکاتیش هەیە شەریکاتی ئیملاقن شتەکانیان زۆر ڕێک و پێکە ئێستا چەند جار هەیە من جۆمان لەم قسە بێڵە مندانەکەم پڕ کردوێتە 15 ساڵ پێش ئێستا هەڵبەتە کەرەستەی باش بەکار هاتووە ئەوکو ئێمە وەکو سندیکا و ئەرکێکی سندیکایی قەت لەگەڵ ئەوانین کە نرخ زیاد بێ و دکتۆرەکەش بازاڕی ئازادە چێشتی خراپ ئەکڕێ بەڕاستی نەتیجەی خراپی لەیەکوێتەوە خەڵک سەردانی ناکە بۆ خۆی خراپە و ئێمەش ئەوە ناتوانین قوبڵ بکەین و وەکو کۆمپانیاکانیش ئێمە مەرجمان نییە چونکە ئەڵێ من وەکیلی براندێکی فڵانشتم کە ناوی ناهێنم پێویست ناکەمە ڕکلام بکەین نرخەکەی جیاوازترە لەوەی لە براندێکی وڵاتێکی تربێنی کە هەرزانترە بۆیە بە بڕوای من قازانجکردن لە هەردووچیانە ڕێژەییە نەک ئەوی شتێکی هەرزان بە گران بفرۆشتێت چونکە دکتۆرەکە ئەمە ئەزانێت کە ئەو شتە کوالیتێکی خراپی ئەو نرخە ناهێنێ و ئەرزانێ ئەم شتە شتێکی باشە و کوالیتێکی باشە و ئەو نرخە پڕ بە پێستێتی باشە دکتۆر جیاواز لە بابەتی ئامێرەکە من خۆم کە سەردانی دکتۆرێکی ددانەکەم ینی لام پرسیار بۆڵم ئەم خاتونی خۆدەم کەسی لە گەڵ دکتۆرەکە کارەکانێک کات و دکتۆرەکە پێڵە فڵانشتم بۆ بەنەفیساشتەوە چۆن ئەمانە ئازانێ تا چەند گرنگە پەرستارانی ددانەوەی کە لەگەڵ دکتۆرەکانە کار دەکەن گرنگە بەشدار بن لەم دیدارانەدا چونکە دوجارەوانیش لەگەڵ پزیشکەکانە ئەم کارە ئەکەن تا چەند گرنگەوانی شان بەشانی پزیشکەکان کە کارەکەن بەشدار بن لەم جۆرە دیدارانەدا زۆر گرنگە بەڵام ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆەوەی چێ ئەم دیداری ڕێخستووە سندیکایەکە ناوی سندیکای پزیشکانی ددانە و بەداخە ئەوان پزیشکین بووە لە لای ئێمە وەکو چین و توێژی پەرستاران ددان لای ئەمە جیان نابێتەوە ئەگەر ئێمە لە ئایندەیەکی نزیکا بتوانین یا لە ئایندەیەکی نازانم کە من دیاری کراونیە لە لای من ئەگەر بێت و کۆنفرانس ببەسترێ ناوی سندیکای پزیشکانی دام بگۆڕین بەس ناوی سندیکای پزیشکی ددان ئەو کاتە ئەو چین و توێژەژ لای ئێمە ئەبنە ئەندام ئەتوانین بیانینە ناو کۆڕ و کۆنفرانسەکانی خۆمانەوە بۆیە وەکو گرنگجی زۆر گرنگە بەڵام بەداخەوە دیدارەکە واللهی ئەگەر تەمەەن باقی بێ و بتوانین و لە قووەتمانە هەبێ ئەیکین ئێمە 2 ساڵ و پێش ئێستاوەمان کرد 2023 وەڵبەتە هەمووشی ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە لە ئەنجومەنی باڵای سندیکامان ئەوە نییە بە شێوازێکی هەڕەمەکی ڕەزامەندی هەیە لیژنەی زانستی هەیە لیژنەی پێشوازی هەیە لیژنەی بەدواداچوون هەیە ژمێریاری هەیە ینی کۆمەڵە گوردەکاری ئیداریاتی تیا هەیە هەروە هەڕەمەکی کاتمانی بەس بە کورتی پێم بڵێ لەگەڵ سندیکای پزیشکان لە عێراق کۆنتاکتان هەیە بۆی ئەم سیمینار و کۆنفرانسانە دەوڵەمەندتر بکەنەگە لە ساڵی ئایندا بتانێ بەرداوام بن وەڵایم نەمێ ڕاستەیەک بڵێم لێرەوە ئێمە نەقیبی سندیکای پزیشکانی عێراقمان داوت کرده بوو و میوانی ئێمە بوون خۆی وشاندەکەی و لە چەند شوێنێکە یەکتریمان بینی لە ناو دیدارەکە هەموو تاریشی هەبوو هەڵبە وتاری دەستپێک ئێمە بووین وەکو سلێمای لەبەرەمەوەکو ئێزدیگەم ساحب ماڵین بە پێشوازی لە میوانەکانمان بکەین ڕاستی سەرسام بوو بەو ڕێخستن و تەنزیمەی کە کرابوو لەو جێگەیە و داوای کرد هەم لە ئێمە و هەم لە نەقیبی کوردستان کە ئەم بیرۆکەکەی ئێمە بگوێزینەوە بۆ لای ئەوان نەک ئەوان بێنە لای ئێمە کە بۆیان تەنزیم بکەن و کۆمەڵێک زانست و زانیاری و کۆمەڵێک ڕێخستنیان شێوازی ڕێخستان لە ئێمە وەرگرت ئەو جێگەی دەستخۆشیە جارێکە بۆ سلێمانی و لێرەش حەزەکەم سوپاسی دەستگای میدیای کورسات بکەم بەڕاستی کە لەو دوو ڕۆژە سپۆنسەرمان بوون و ئەرکێکی جوانیان کێشامان دوومان کردن لەگەڵ سپاس بۆ دکتۆر سەنگەر سەرچڵ سەرۆکی سندیکای پزیشکانی ددان لە سلێمانی کامڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە میوان زۆر بەخێر بێت دکتۆر زۆر سپاس